لەبێ خۆمانیە بۆ مؤسساتی تریش دەوراتەکەینەوەنێ لەبەر مامۆسای زۆر بەتوانە و ڕاهێنەری بەتوانامان هەیە لە ناو زانکۆیە. پێداگۆجی سنتەرمان هەیە کە سنتەری فێرکردنی شێوازەکانی وانەوتنەوەی بۆ مامۆستایانە و سنتەری پێداگۆجی معتەرەفە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیەوە. هەروەها سنتەری هواویمان هەیە بۆ خوێندکارانی بەشی هەندەسیەکان لەگەڵ کۆمپانیای هواویە کە وتان ناویتان بیستۆ تەنسیقمان هەیە و تەنانەت لە کۆمەڵی ئیڤنتا لە دەرەوەی وڵات کۆمەڵی تەلەبەمان لەگەڵ مامۆستاکان ڕۆیشتە دەرەوەی وڵات لە ئیڤنت و پێشانگاکانی هواویە بەشدار بوون و خۆشیان کۆمەڵێک ئامێریان دروست کرد و لەگەڵیان نابوون. سنتەری توێژینەوەمان هەیە، توێژینەوە لە هەموو بوارە جیاجیاکانە و هەروەها سنتەری گەشەپێدانی کارمان هەیە کە ئەمە تایبەتە بە خوێندکاران و بەرەو پێشبردننی خوێندکاران و دۆزینەوەی هەلی کار بۆ خوێندکارەکانمان. لەگەڵ ئەوەشا چیمان هەیە باشە. سنتەری PAPمان ێستا چمە سەری بەس پێش ئەوە ئەم وێنانەتان بابشان بەم ئەمەی سەری سەرۆ دکتۆر موحەد ئیزرائیە سەرۆکی زانکۆکەمانە و سەرۆکی زانکۆکەمان مالیزیە. هەردوو بەڕێزانیش دکتۆر ئەحمەد یاریدەدەری سەرۆکی زانکۆی بۆ کاروباری زانستی و دکتۆر زانا یاریدەدەری سەرۆکی زانکۆی بۆ کاروباری کارگێڕی ئەمانە سەرۆکایەت دەستەی سەرۆکایەتی زانکۆن. باشە. لە ئێستا ئێمە چیمان هەیە 109 ستافی ئەکادمی واتە ستافی ئەکادمی مەمەستمان مامۆستاکان هەڵگری بڕوانامەی ماستەر و دکتۆرە 64 ستافی کارگێڕی واتە نەن ئەکادمی وەکو کارمەندەکان 5 کۆلێژ لەگەڵ ئەو بەشانەی کە باسمان کرد 5 سنتەر لەگەڵ زیاد لە 1000 خوێندکارمان هەیە و 171 خوێندکاری دەرچووشمان هەیە کە تەخەڕوجیان کردو لە زانکۆکەمان. باش با باسێکی PAP-تان بۆ بکەم. PAP کورکراوی چییە؟ پری ئەکادمیک پرۆگرام واتە پرۆگرامی پێش ئەکادمی واتە خوێندکار پێش ئەوەی دەست بکات بە خوێندنەکەی ئەبێ چی بکە. ئێمە هەر لە ئێستاوە کە هاوینەوە هێشتا داوامی قۆناغی یەکی زانکۆکان دەستی پێ نەکردەوە کوتم خولی ئینگلیزی بێ بەرامبەرمان کردوتەوانێ بۆ هەموو کەس. یعنی تۆ گەر نەشتەوێت لە زانکۆکەی ئێمە بخوێنیت هەر ئەتوانی بێ بەشدار بیت لەو خولەیە و بەبێ بەرامبەر بیبینیت. لە دوای ئەوە کە زانکۆ ئەکرێتەوانێ هاوشان یعنی هاوتا لە هەمان کاتە کە دەرسەکانە خوێنی پرۆگرامی PAP-شە خوێنی. پرۆگرامی PAP چییە؟ یەکەم شت فێرکردنی زمانی ئینگلیزیە لەبەرەوەی منهەج بە ئینگلیزیە بە زمانی ئینگلیزیش فێر بن فێریشتانەکەین وازیشتان لێ نهێنین تا فێرە بن. هەموو مامۆستاکانیش تەنها خوێندنی ئینگلیزی لای ئێمە هەر کتێب نییە چەنەها یاری و چوونە دەرەوە و ئاکتیڤیتی و ڕۆژیوە لە کتێبخانە بە بازنێکی گەورە کۆبین و یاریەکەین بە ئینگلیزی. یعنی هەر قسەکردن نییە لە لای ئێمە هەر گرامەر نییە بەڵکو شێوازی یاریکردن و شێوازی جیاوازی تیچینیش بەکارهێنین و گفتوگۆی زۆری تیا زیاتر تەرکیزمان لەسەرەوەی تەلەبە فێری قسەکردن بێ نەک گرامەر و ئەو بابەتانە. طبعا گرامەریش احتیمامی پێدرێ بەس هەدەفی سەرەکی قسەکردنە. باشە لەم پرۆگرامە بێژگە لە زمانی ئینگلیزی چی تر فێری فێرخوازەکرێ چۆن تۆ ئامادە بیت بۆ دەرسەکانی زانکۆ تۆ چۆن فێری سیمینار حازرکردن بیت فێری راپۆرت نووسین بیت فێری ئیمێل نووسین بیت فێری گفتوگۆیەکی زانستی بیت دیبێتێکی زانستی بیت فێری ئەو بیت چۆن علمیەن امتحانێکە کرێت تۆ قسە بکەیت بە ئینگلیزی بنووسیتەوانێ نووسیم کە یعنی کۆمەڵی ئامادەکاریە بۆ پێش دەستپێکردنی وانە ئەکادمیەکان ئەمانە ئێستا دەستی پێ ئەەکەین و دوایش بەردەوامە بێ لەگەڵ تۆیە تا تەواو بە تەواتی ئامادە ئەبی تا ئەو کاتەی تێستێکە تەکەن سمستەرێکە دوانەسیانە ئەڵێن ئامادەی لەگەڵیشیە دواناکەویت لە زانکۆ لەبەروی دەرسەکانی خۆوەرە خوێنیت بەڵام ئەمەشی لەگەڵە ئەخوێنیت و ڕۆژانە جەدۆلێکی مەزبوطە بۆ تەرتیب کراوە. باش ئەمەش نمونەیەکی شەهادەی ئینگلیزیە و تەلەبانێک کە خولەکە تەواوەکەن شەهادەیەک وەرەگرن ئەمە شەهادەی ئینگلیزیەکەیە کە وەریەگرن. لە دوای ئەوانە چیمان هەیە ئەو شتانی کە ساڵانە ئێمە ئەیکەین طبعا بۆمان نییە دەرچین لە دووشت یەک ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵا هی کوردستان دوو زانکۆ مالیزیەکەوە زانکۆ مالیزیەکەش لە ژێر ڕێنماکانی وەزارەتی خوێندنی باڵای مالیزیە. ئێمە ساڵانە تەقویمی خوێندنمان منهەجمان ئەو باندانی کە ئەبێ بیخوێنین ئەو سلایدانە ئەو ئەکتیڤیتیانی کە بە تەلەبەی ئەکەین ئەمانە هەمووی لە مالیزیاوە بە ئێمە ئەوترێ بۆمان نییە لابین لەو بابەتە بۆ ئەوەی بۆچی بۆی لەو مستەوا علمیە ئەو ڕانکەی 153 و 542 کە پێم وتن بۆی لەوە دانەبەزین نەچینە دوا ئەبێ لەسەر هەمان ئاستی بەرز بەردەوام بین. باش دوای ئەوە چیمانە سمستەرەکان سمستەری یەکەم ساڵانە سمستەری پاییزەی پێوترێ لە مانی دەست پێەکە لە کۆتایی مانی یەکە ئیتر تەواو ئەبێت و ئیمتیحانات تەواو ئەبێ دوای ئەوە مانی سێ عوتڵەیە لە دوای نەورۆز دەستەکەنەوە بەدەوام
باشە مانێک عوتڵە وەرەگرن دوای نۆرۆز دەسەکەینەوە بەداوام تاکی تا کۆتایی مانی حەوت ئەمە سمستەری دووەمە و ئەو بەشانەش کە بە 3 ساڵ تەواویەکەن دوان لە ساڵەکانی هاوینەکەی بۆ ماوەی 2 مان دەرز وەرەگریت سمستەری هاوینەی پێوترێ طبعا سمستەری هاوینە کەمترە دەرسەکان بۆی هیلاک نەبنەوەها عوتڵی هاوینە کەمترە خوێنن لە سمستەری پاییزە و بەهارەیە دەرسەکان زۆرترە بێت. ئەمەش نمونەی هەردوو شەهادەکەی ئەمە زانکۆی UTM ئەوە زانکۆی UITM ئەمە نمونەی شەهادەکانیانە تۆ بۆی خوێندن تاوەکەی پێویستە دەرسەکان دەرچیت نمرەیەکی سەر و دوو لە 4 هێنابێت لە دەرسەکانە. باشە ئەو شتانەی کە هەمانە ئێمە چەنەها هۆڵی وانە خوێندنمان هەیە هۆڵی سیمینارمان هەیە تاقیگە مختبەرمان هەیە ئەمە بینای زانکۆیە ئەمە هۆڵەکانە توان بیبینن ئەمە هۆڵی وانەکانە هۆڵی گەورەمان هەیە هۆڵی بچووکمان هەیە بەپێی عەدەد و ژمارەی خوێندکارەکان هەروەها چیمان هەیە تاکە زانکۆین کە خەستەخانەی تایبەت بە خۆمان هەیە واتە تیچین هۆسپیتەڵمان هەیە نەخۆشخانەی فێرکاریمان هەیە ئەویش کە خەستەخانەی های کواڵەتی واتە ئەنوەر شێخەیە کە هەر سەر بە زانکۆی خۆمانە و هەموو تەلەبەکانی خۆمان کە لە بەشە پزیشکیەکانن ئەکسێسی تەواویان هەیە بۆ خەستەخانەکە و دەرس کۆمەڵێک لە دەرسە عەمەلیەکانیان لەناو خەستەخانەی ئەنوەر شێخەیە خوێنن. ئەوە ژوێنەکانەوە کۆ ئەیبینن ناو نەخۆشخانەکەی ئەمە وێنەکانە سنتەری ددانمان هەیە لە ناو زانکۆیا و لە ناو زانکۆیا سنتەری ددانمان هەیە ئیشی ددان بە خۆڕاییەکەین بۆ خەڵک و هەروەها لە خەستەخانەکە شەمانە. کلینیکمان هەیە کلینیکی دەرمان دروستکردن دان دروستکردن مختبەری چاو مختبەری تیشک و سۆنەر وەرن فەحسی چاو بکەن وەرن دانتان پڕکەنەوە وەرن ئەشیعە بگرن هەموویمان هەیە لەناو خەستەخانەیە. باش چیترمان هەیە مختبەری کۆمپیوتەرمان هەیە ئەویش بۆ بەشە هەندەسیەکان و بەشەکانی ئیدارەش کۆمەڵی دەرسمان هەیە تەحلیلاتەکەین لە مختبەرەکانە ئەمە مختبەری چاو کۆی بینن ئەمەش کۆمەڵی وێنەیە لە کاتی ترێنینکردن ئەمە سەنتەری پێداگۆجیەکەمانە کە ئەو کەسانی ماستەر و دکتۆران تاواکر و هاتوون خولێکی شەژمانیان بینیەوە بۆ فێربوون چۆن ببن بە مامۆستا و چۆن دەرس بڵێنەوە. ئەمە دەورەیە بۆ کۆمەڵە کەسی پێما بە عەسکەری کرابۆتەوە ئەوتە کڵاوشتەکانیان لەسەرە دەورە بۆ واتە ئێمە بۆ دەستگاکانی تریش خول ئەەکەینەوە. ئەمەش چالاکی خوێندکارانمە چەنەها چالاکیمان هەیە طبعاً حەڤە یانەمان هەیە لە ناو زانکۆیە حەڤە کڵەب یەکێک کڵەبی خۆبەخشیە میوزیکە هونەرە کتێب خوێندنەوەیە کڵەبی زمانە کڵەبی ژینگەیە کڵەبی بەستنەوەی زانکۆکانە هەر یەکێک لەم کڵەبانە خوێندکارانەی بن بەڕێوە طبعاً مامۆستا لەمانە تەداخل ناکە خوێندکارێک سەرۆکە و کۆمەڵی خوێندکاری تر ئەنجامن و بەردەوام چالاکیەکەن چالاکی ژینگەیەکەن چالاکی خۆبەخشیەکەن لە ناو زانکۆ لە دەرەوەی زانکۆ سیمیناراتەکەن کۆڕەکەن ئیتە بەدڵی خۆتان تۆش هەچ خوێندکارێک پێشنیارێک هەیە بڵێ با کڵەبێ بکەین و یانێ بکەین و لەسەر هەشتێک ئێمە دەرگامان کراوێ و ئەتوانن بیکەنەوە. ئەمە هەموو چالاکیەکانە ئەمە کاتی یاریکردنە وەکو ئەیبینن وێنەکان ئەمە هەمووی ئەو فیستیڤاڵی ساڵانەمان هەیە خوێندکاران بۆ ئەکتیڤیتیانی ئایانێ بەشدارە بن دوو گۆڵیمان هەیە تێنسی سەر ئەرزمان هەیە بالەمان هەیە شەترەنجمان هەیە ئەم یاری وەرزشیانەشمان هەمووی هەیە وەکو ئەیبینن هایکین زوو لەگەڵ خوێندکارەکانمان سەیرانەکەین شاخەوانیەکەین گەشتەکەین ئەچین بۆ یاری ئەچین بۆ بۆڵین شتانشمان هەیە لە تێدێکس نیشتیمانی شابەشداریمان کرد و ئەمەش سەردانی مەکتەبەکانە ساڵانەیان سەردانەکەن ئەمەش ئەو چالاکیانەی ترە پانێڵەکان ئەمە دکتۆر زانا قەسابە ئەم پانێڵانەشمان بەردەوام هەیە بۆ ستافیش و بۆ خوێندکارانیش و خەڵکی دەریشۆ هەر کاتێ بێ ئەتوانێت بێت ئامادە بێت و بەشدار بێت. ئەنجا لە هەمووی خۆشتر بەشی ئەخیرە بەشی ئەخیر چییە؟ حەفلەی تەخەڕوجەکەمانە حەفلەی تەخەڕوج یەکەم ساڵ لە سلێمانی کردمان دوای وتمان ئێمە بۆ وا بکەین خۆ ئێمە شەهادەکەمان مالیزیە بۆ خوێندکارانە نەبین بۆ مالیزیا پار هەموو خوێندکارەکان کە تەخەڕوجیان کرد وەجبەی پار چون بۆ مالیزیا دەڕۆژماینەوە لە حەفلەی تەخەڕوجمان بۆ کرد وەکوی بینن ئەمە مالیزیایە نازانم ئەگەر ڤیدیۆکانیتان لە پیجەکە بینی بە ڤیدیۆی زۆرمان بڵاو کردەوە ڕەنێسا دەرفەت نەبێ ڤیدیۆکانتان بۆ لێم بەس لە پیجی زانکۆ لە ئینستاگرام یا فەیسبوک سێری بکەن زۆر ئەزمونێکی خۆش بوو ئێستاش خەریکی ئامادەکارین مانی 11 ئەڕۆینەوە بۆ مالیزیا بۆ حەفلەی تەخەڕوجی وەجبەی ئەم ساڵ و ئیشەڵڵا هەموو ساڵێکەرە ڕۆینەوە تەلەبەکانە بین بۆ ئەوێ دەڕۆژی تەواو خۆمانە و کوستاف لەگەڵیانە ئەبین لەوێ لە زانکۆ لەگەڵ تەلەبە مالیزیەکانە جلوەرەگرن و ئاهەنگەکە ئەکەن و شەهادەکەیان لەلایەن سەرۆکی زانکۆ مالیزیەکەوە وەرەگرن
ئەوە تاوە ژوێنەکانە ئەمە سەرۆکی زانکۆ مالیزیەکەیە ئەمە دکتۆر ئەحمەدە جێگری سەرۆکی زانکۆ خۆمان ئەوەش خوێندکارێکی خۆمانە کاک ئەحمەد ئەوە کاک ئارینە ئێستا لە بوتەکە وەستا بوو ئەوانە هەمویان چون پار لە مالیزیا شەهادەکانیان وەرگرت و هەم سەردانێکی علمی بوو هەم حەفلەی تەخەڕوج بوو هەم گەشت و سەردانێکی تەرفیهی و سەردانی شوێنە گەشتیاریەکانیشیان کرد من هیچم نەماوە گەر ئێوە هەشتێکتان ماوە ئەتوانن پرسیارکەن دەستان خۆش بێت ئەلۆ مامۆستا شارۆ هێندە بە جۆش و خرۆشەوە باسی زانکۆی نێودەوڵەتی قەیوانی کرد پیا هەر حەزەکە لەوێ بخوێنێ دەستان خۆش بێ لەشتان ساک بێ ئێستاش ڕێگەکانی وانەوتنەوە یا استراتیژە هاوچەرخەکانی وانەوتنەوە و فێرکردن یەکێکە لەو بابەتە گرنگانەی کە زۆر جار خوێندکاران گرفتیان هەیە بەدەستەوەی کە مامۆسایەک وەکو پێویست نەتوانێت ئەو زانیارانی پێیەتی بیگەێنێ ئەمڕۆ لێرە پرۆفسۆری یاریدەدار دکتۆر ئەحمەد عومەر بلی بەڕێوەبەری سەنتەری پێداگۆجی و پەرەپێدانی زانکۆی گەشەپێدانی مرۆییمان لەگەڵایە بابەتێکی زۆر بەپێزمان پێشکەشەکە لەسەرەوەی کە چۆن فێربین و چۆن ئەو زانیارانەی کە ئاسانکارێک یا مامۆسایەک یا وانەبێژێکەیەتی بە دروستترین شێوە بە ڕێگای هاوچەرک بگەێنێتە خوێندکارەکانی دکتۆریان فەرموو سڵاوتان لێبێت ئەم کاتانە باش زۆر خۆشحاڵم ئەم دەرفەتەمان بۆ ڕەخساوە باس لە بابەتێ بکەین شێوازەکانی فێربوون ئەو شێوازانەی کە کار لەسەر توانا و کارامەیەکانی خوێندکارانەکەن بۆ ئەوەی کە لەگەڵ پێداویستیەکانی بازاڕی کارە یەک بگرێتەوە من دکتۆر ئەحمەدم دکتۆر شوانی هاوڕێم پێم وابێ ئینترۆداکشنێکی لەسەر بەندە باس کرد هەر لە هەمان پسپۆڕی بواری من جۆرنالیزم و میدیایە پابلیک ریلیشنە پەیوەندی گشتەکانە ئەزمموی ئەم بوارم جگەل لە بریتانیا هەروەها لە فینلەندا هەیە واتە کارم لەسەر شێوازی فێربوون لە ئاستی خوێندنگاکان واتە ناوەندی ئامادەیی تەنانەت باخچەی ساوەیان تا ئەگاتە ئاستی زانکۆ دوو جار سەردانی فینلاندم کردووە پار هاوین هەروەها لە ساڵی 2010 خۆشحاڵم ئەو زانیارێنی کە هەیە ئەو تیبینانی کە هەمانە ئەو ئەنەڵایزی کە ئەمانی پێشکەشتانی کەین لەگەڵتانە بەشیکەم بەڕێزان بابەتێکەیە کە زۆر گرنگە کە ئەمڕۆ باسی لێوەکرێ باس لە بازاڕی کارەکرێت شتێکمان هەیە بە ناوی ئەوەی چۆنێتی ئەو پێداویستیانی کە لە بازاڕی کارەیە ئێمە وەکو مامۆستایان لە زانکۆکانە خوێندکارەکانمان بەو ئاڕاستەیە بەو توانە و کارامەیانە فێر بکەین بەپێی بازاڕی کار وشەی بازاڕی کار دوو بوارەگرێتەوە کەرتی حکومی ئەگرێتەوە هەروەها کەرتی تایبەتەگرێتەوە کۆمپانیاکان دام و دەستگاکان ئێمە لە ناوەخنە ئەمانە پیان ئەڵێن ئاکامەکانی فێربوون واتە ئێوەی خوێندکاری ئامادەین کە هەستەکەم بەشێکتان خوێندکاری ئامادەین و بەشێکتان پسپۆڕ من لە بوارەکەیە کە یەنە زانکۆ ئێمە ئەسڵ وایە وعدیەوەتان بینێ بڵێن ئەگەر هاتیتە یەکێک لەم بەشە تۆ فێری ئەمانە ئەبی ئاکامەکانی فێربوون ئەگەر ئەتەوێ بیتە بەشی جۆرنالیزم تۆ ئەکری بە جۆرنالیست ئەگەر ئەتەوێ ببی بۆ کۆلێژی ئەندەسە ئەبێ ببی بە مهندس بەو پێویستیانەی کە لە بازاڕی کارە کۆمپانیەکان ئەڵێن ئەم کەسەی تۆ تەخەڕوجی پێەکەی بۆ من گرنگە بۆ من بەسوودە ئەم بابەتە پێویستی بەچی هەیە بە ڕێگاکانی فێربوونی گونجاو هەیە دروست هەیە ئەگەر ڕێگای فێربوونی سەرکەوتوو نەبوو تۆ نابی بە مهندس تۆ نابی بە جۆرنالیست تۆ نابی بە پزیشک تۆ نابی بەوانەی کە هەیە باش ئێمە لێرا وتمان ڕێگاکانی فێربوون ئەگەر دیاری بکەین بە تەنها ناتوانین ڕێگاکانی فێربوون واتە ئەگەر من مامۆستایەک بووم ڕێگای فێربوونی دروست و گونجاوم داڕشتەوە بۆی جێبەجێ بکەم پێویستیم بە ژینگەی فێربوون هەیە ئەگەر ژینگەی فێربوون ئامادە نەبوو
ئەگەر هات و گونجاو نەبوو ناتوانم ئەو پلانەی کە هەمێتیا جێبەجێ بکەم. ئەگەر من دەرسی بۆ نمونە ملەوانی بە خوێندکارەکانم بڵێمەوە ئەگەر مەزبەح نەبوو خۆ لە هەوا ناتوانم فێری بکەم، واتە ژینگە بەشێکی سەرەکیە بۆ پرۆسەی فێربوون. تەنها ژینگە سەرەکی نییە بە تەنها، بەڵکو ڕێگاکانی هەڵسەنگاندن بۆ ئەوەی کە ئەو کەسانە متمانە بە خۆیان بکەن، بۆی دام و دەستگاکان ئەوەی کە کەرتی تایبەتە کەرتی گشتیە دڵنیاکەینەوە لەوەی کە بەو شێوازە هەڵمان سەنگاندون ئەو وعدەی داومانە تێکەوتومانە تۆ فێری ئەمانە ئەبی، فێری ئەمانەمان کردبێ و هەڵسەنگاندنمان بۆ ئەمانە کردبێ. بەڕێزان طبعاً بەپێی بۆڵۆنیا پرۆسس مەسار بۆڵۆنیا کە ئێستاکان لە زانکۆکانمانە ئێمە ئەو کرایتریایە ئەو فرەیمۆرکە جێبەجێ ئەەکەین. ناوەخنی ئەم بابەتە لە چەند کۆنسێپتێکە خۆی ئەبینێتەوە کە دیسانەوە لێرن ئاوتکەمە ئاکامەکانی فێربوونە. یعنی ئەگەر یەکێک خەبیرێک لە بواری بۆڵۆنیا پرۆسێسە زۆری لێ بکەی بڵێ بۆڵۆنیا پرۆسێس یعنی چی؟ هەڵێ بۆڵۆنیا پرۆسێس بریتیە لەوەی کە بەڕاستەقینە کار لەسەر ئاکامەکانی فێربوونەکە. ئاکامەکانی فێربوون خۆی بریتیە لە زانین، نۆڵێج، بیرکردنەوەی ڕەخنەگرانە و تێڕوانین و برەودان بە تێڕوانینی مرۆڤ، هەروەها توانا و کارەمەیەکان سکیل، هەروەها پرفۆمەنس ئەوەیە بەر لەوەی کەسێک لە زانکۆ تەخەڕوجکە ئەسڵ وا بێکرابێ بۆ بوارەی کە هەیە، نەوەکو کۆمپانیەکان پێی بڵێن ئەزمموی کوێتەیە. ئێمە ئەبێ لە زانکۆیە ئەزمموی بۆ دروستکەین، واتە پێویستەکە بەلانی کەم سمستەرێک یاخود ساڵێک بواری پراکتی بکە. ئەوەی کە لە کوردستانە هەیە بەداخۆتا ئێستاکە تەنها کۆلێجی پزیشکیمان هەیە کە ساڵی کۆتایی واتە چارەسەر بۆ نەخۆش پێشکەش ئەکەن، واتە ممارەسەی کارەکەیانەکەن. ئەسڵ وایە بەپێی تێگەشتنی بۆڵۆنیا پرۆسێس ئەبێ هەموو بەشێک تا ساڵی پێش کۆتا ئێمە دەرفەتی فێربوونیان بۆ بڕەخسێنین، بەڵام لە کۆتاییە ئەبێ کار بکە. بۆ کار بکە قسەکە لێرەوە دەست پێکە، چونکە ئەگەر کەسێک تەخەڕوجی کرد چوو ڕووی لە کۆمپانیایە کرد بەدوای ئەوە ئەگەر ڕێکە کەسێکی ئەزموندار بێ، بەڵام ئەگەر ساڵی کۆتایی ئەزمموی کردبوو واتە بەدەم ڕێگای فێربوونەوە خاوەنی ئەزمون بۆ لە ڕاستیە. ئەمەیە یەکێکە لە ضرورەکان. بەڕێزان ئاکامەکانی فێربوون ئەگەری بینن بۆی کەوتمان بە زمانی کوردی بیبینن لە ڕاستیە زانین و تێگەیشتن، تێڕوانین و بیرکردنەوە، ڕووگە، توانست و کارەمەیی. قسەکەمان لێرەیە. با بین فەحسێکی سەریع بکەین ئەو ڕێگانی ئێمە دەرسی پێ ئەڵێینەوە چۆن ئەتوانێت کار لەسەر ئەمانە بکە. ئێمە بڕاوەتەوە ئەبێ هەموو مامۆستایە کار لەسەر چوار بوار بکە، بەڵام با بزانین ئەگەر تۆ ڕێگاکانی فێربوونی تۆ یەکێک بوو لەمانە بزانە کام لەمانە توانیوە پێ بکەیت. تەماشاکەن لە ڕێگەی نۆڵج ممکنە بە ڕێگای محاضرە، بە ڕێگای سمینار، بە ڕێگای راپۆرت بگەێنرێ، بەڵام ئەگەر ببینن ئەی ئاتەتیوت بە ڕێگای سمینار، بە ڕێگای محاضرە، بە ڕێگای جارێکی تر عەفوەن راپۆرت و توێژینەوە وەروەها بە مزەکەرات. ئەگەر لێرە تەماشاکەن ببینن محاضرە لێرەیە بە هیچ شێوەیەک ناتوانێت کار لەسەر ئاتەتیوت بکە. ئەگەر محاضرە بوو میتۆدی فێربوونی تۆ نەتوانیوە کار لەسەر بیرکردنەوەی ڕەخنەگرانە بکەیت، بۆ لەبەرەوەی هەموو ڕۆژێ تۆ ڕێ بۆ زانکۆ قسە ئەەکەی بوار ناڕەخسێنی بۆ ئەوان بیرکەنەوە و قسە بکەن تەنها ئەبنە گوێگر پاسیف. بەڵام ئەوەی کە پەیوەندی بە چیوە هەیە بە توانا و کارەمەییوە، بە هیچ شێوەیەک محاضرە کار لەسەر توانا و کارەمەیی هیچ کەسێک ناکات بە هیچ شێوەیەک، تەنها ئەوەیە کە زانیاریەکانە دەدێتێ لەبەریکە. هەروەها پرفۆمانس، یعنی ئەگەر پرۆسەی فێربوون طبعاً ئەمڕۆ لەسەر یەکێک لەمانە قسەکەینەوە کە دەرفەتێکی گشتی بوو دێین لەسەر چی قسەکەین؟ لەسەر PBL Problem Based Learning Project Based Learning فێربوون لە ڕێگەی چارەسەرکردنی کێشە، چارەسەرکردنی ئەو کێشانەی کە هەن. ئەگەر تەماشاکەن جگەل لە تەطبیقات زائیدەن PBL هیچ کامێک لەمانە سەر پرفۆمەنس کار ناکەن، واتە لە ساڵی تۆ ئەگەر بەس محاضرە دووتەوە جارێ لێرەوە 125 کارەکە لە دەستداوە هیچت نەکردو بۆ خوێندکارەکانت. هەروەها لێرەیە 125 واتە ئەگەر تەنها لە ڕێگەی محاضرەوە بوو تۆ تەنها توانیوتە ڕیهان لەسەر 125 بکەیت نەک 175. بابێن باس لە PBL کەین بۆچی گرنگە. Problem Based Learning سوودەکانی طبعاً ئەگەر ئەمە توێژینەوەیە کە ئەنجامەکانی ئاوا خراونەتە ڕوو، ئەمانە قسەی من نین، سەیری کە محاضرە لە 105 بۆ پێکەێنێت لە پرۆسەی فێربوونە ڕەنگە کەمتر. هەر زۆر ئاسایمەک و مامۆستا خەریجێکی ساڵی پار بانکەین ئەو محاضرەی پێێنێتەوە جارێک هەڵسەنگاندنی بۆ بکەین لە 105 لە بیر نییە، بەڵام ئەگەر بە ڕێگەکانی تر بوو نەخێر.
تەماشای PBL کەین. PBL بۆ گرنگە چارەسەرکردنی کێشە. چارەسەرکردنی کێشە بۆ خوێندکار گرنگە، خوێندکار هاوبەشە تایە، هەروەها مامۆسا هاوبەشە، هەروەها دامەزراوەکان هاوبەشن لەگەڵ حکوومەت و کۆمپانیاکانە. بە کورتی بۆچی حکوومەت سوودمەند دەبێت ئەگەر بێت و شێوازی فێربوون لە زانکۆکانە لەسەر بنەمای پرۆژە بێ؟ من یەکێک لە کێشەکان باسەکەم. بۆ نمونە لەم ساڵانە گوێمان لە کێشەیەک بۆ کەڵێن پیسبوونی ئاوی دەربەنی خان 20مانە لە میدیا باس کراوە. باشە، ئایا گەر بمانەوێت چارەسەری ئەمە بکەین پێویستی بە پسپۆڕی چەند بوارە هەیە؟ پسپۆڕی بە هەندەسەی ڕێی هەیە، پێویستی بە پسپۆڕێکی ئابووریەیە بۆی تەخمیناتی مالی بۆ بکە، پێویستی بە پسپۆڕی شەریعەیە بۆی کە هوشیاری خەڵ بکەوە کە بڵێ النەظافەة من الئیمان، یان بڵێن بە هەدەردام وایە. هەروە پێویستی بە پسپۆڕی سیاساتی گشتیە بۆی کە داکۆکیلەوە کە بڵێ بودجە لەسەر ئەمە زیاد بێ. هیچ بوارێک نییە بەشدار نەبێ لەم کێشەیە. باش، ئێمە وەکو زۆر جار گلەی لە خوێندکارەکانی ماستەر دکتۆراکەین، گلەی لە خەڵکەکەین، توێژینەوەکانی خۆمان ئەڵێن بەکار نایەنرێن. منیش لە وەزارەتی خوێندنی باڵا بم لە بری حکوومەت بم ئەڵێن بەکاری نایەنم و بۆ من دەسوود نییە. بۆ لەبەر ئەوەی من ئەگەر لە پسپۆڕیەکە ڕاستپاردە پێشکەش بە حکوومەت بکەم، ئەو کاتە ئەو کێشەی ئاوی دەربەنی خانمانە بە نمونە هێنایەوە، ئەی هەموو ئەو پێویستیانەی کە لە بوارەکانی ترایە حازر نی لەناو پرۆژەکەی منە. یە حکوومەتیش سنتەرێکی وارە زەبەلاحی نییە تاوەکو توێژینەوەی کرد لەسەر بوارەکان، بۆیە تۆ لە یەک ڕۆ پیشانێدەی ئەو ناوێرێ خۆی لێبدا و نیکە. بەڵام ئەپرسم ئەگەر بێت و زانکۆیەک کە هەموو ئەم پسپۆڕیانەی تایە خوێندکارەکان بڕۆن کاری لەسەرکەن، هەروەها مامۆستاکان وەکو سوپەرڤایزەر کاری لەسەر بکەن، لە هەموو ڕوویەکەوە راپۆرت پێشکەش بە حکوومەتەکەی. ئەی تێچووی ئەم راپۆرتانە چەندێکن؟ زۆر ڕەمزین. ئەی ئەگەر بیدەین بە کەرتی تایبەت، واتە شەریکەیەک بێت، شەریکەی مالی پارەی خۆیەوێ، قازانجی خۆیەوێ، شەریکەی هەندەسی خۆیەوێ، شەریکەی بایۆلۆجی خۆیەوێ، شەریکەی کیمیایی خۆیەوێ، هەموو ئەم شەریکاتانەی کە هەیە هەر یەکە و تێچوویەکی هەیە. باش، ئەی ئەگەر زانکۆ ببێ، نا هیچ تێچوویەکی نییە، تەنها پارەی کرێ پاسەکەی ببوو بڕاو بگەڕێتەوە. یانی بە کورتیەکەی حکوومەت بە هەرزانتر دەستی ئەکەوێ ئەگەر بێت و زانکۆکان بەشدار بن لە چارەسەرکردنی کێشەکانە. ئەگەر خاڵێکی کە زانکۆکان خۆیان پێویستیان بەبوونی کێشەیە تاوەکو خوێندکارەکانیان پراکتیزەی تیا بکەن. یانی من ئەگەر لە زانکۆیەکا بم، وەکو وتمان باسمان لە مەلەوانی کرد، ئەگەر هۆڵی مەلەوانیم نەبوو ئەو ساڵە، ناچارم بڕم هۆڵی مەلەوانی ئیجار بکەم، تەلەبەکانم بەرم بۆ عەمەلی مەلەوانی. باش، لێرەیە زانکۆکان خۆیان محتاجن بۆ ئەوەی کە کێشەیەکە بێت تاوەکو بیکەنە زمینەیە خوێندکارەکانی تایە فێر بن. یعنی هەردوو لا محتاجی یەکترن. حکوومەت محتاجی زانکۆیە و زانکۆ محتاجی حکوومەتە و تێچوەکان بۆ هەردوو لا کەمترە بن. ئەی لە ئاستی کۆمپانیایە هەمان چیرۆکە. من کۆمپانیایەکەم ئەگەمەوێ برەو بە بوارێ بدەم، ئەگەر ئەم بابەتە بخەمە ناو زانکۆکانەوە، بەڵام بەمەرجێ زانکۆکان لە ئاستی ئەوە ببن کە بتوانن ڕاستپاردە پێشکەش بە ئەو کۆمپانیا بکەن. ئەگەر نا ئەڕوا پسپۆڕێکی دەرەکی هەنێ بەداخۆ ئێستاکە بوونی پسپۆڕی دەرەکی زۆرە. بوونی پسپۆڕی دەرەکی ئاماژەیەکی گرنگە بۆی ئاکامەکانی فێربوون و توانای زانکۆکانی ئێمە لە ئاستی پێویستی بازاڕی کارانین لە ڕاستیە. ئەم بابەتە پرۆبلم بیس لێرنین کێشەکەمان لە چیایە؟ پێویستی بۆ ئەکا یەک سمستەری کاملی بۆ تەرخانکەین، یەک ساڵی بۆ تەرخانکەین، ئاساییە. ساڵی کۆتایی خوێندکارەکانە لەو بارە کارەکەن. دەیان بابەتمان هەیە. یعنی من مەلعەبێکمەیە، مەلعەبەکە پێویستی بە تەدریبە تایە بکرێ تا نەمرێ، بەڵام لە کاتێکە خوێندکارەکانم پێویستیانە بۆی لیاقە پەیا بکەن، نە خوێندکارەکان لیاقە پەیاکەن، نە مەلعەبەکە یاری تیاکرێ. هەموو پسپۆڕێکان وانە. ئێستا بۆ نمونە لە شارە زوورە مەسحی جیۆلۆجی، لە ناوچەکانی ترە هەموو ئەمانە پێویستیان بە مەسحی جیۆلۆجی هەیە. ئەگەر خوێندکاری ساڵی کۆتایی ئینڤۆڵڤ بکەی لەو کارە کار بکە، دواتر دێت ئەی کاتە راپۆرت ئەیدا بە حکوومەت. یە خوێندکارەکە لە ڕووی کردەیەوە تەطبیقاتەکەی لەوەیە لە ڕاستیە. یعنی دەیان بابەتمان هەیە، حکوومەت پێویستی پێێتی، کۆمپانیەکان پێویستی پێێتی، بەڵام یەکانگیر نین. بەهۆی چی و بەهۆی هەڵنەبژاردننی ڕێگاکانی فێربوون لە ڕێگەی پرۆبڵمەوە. بابەتەکە چۆنە؟ بابەتێکی گشتگیرە، بابەتێکە کە لە هەموو ڕێگە کاری لەسەرەکەی. خوێندکار بەرهەمێنی ڕاستەقینە. من نمونەی فنلەنداتان بۆ باسەکەم. خوێندکاری بەشی ئامادەیە پیشەیەکانی بازرگانی خوێندکار ئەنێرن بۆ زانکۆ لە چارەسەرکردنی پرۆژەیەکی بچووکە بەشدار ببن. واتە تەنانەت پەڕیۆتەوە بۆ ئاستی ئامادەیی نەک ئاستی زانکۆ. بۆ چونکە ئەمە مۆزوعێکە پێوترێ ئینتیگریشن، یعنی ئامێزانە. ئەوەی کە من لە زانکۆیە ئەم شێوازی فێربوونە پێشکەش بە تەلەبە بکەم، ئەبێ ئەو ئەزمموی کردبێ لە قۆناغی ئامادەیە، چونکە ئامادەی ناوی بەخۆیەوێت. یعنی من ئامادەی ئەەکەم بۆ تۆ کە بەڕاستی ئێمە نە خوێندکاری ئامادەمان بۆیەت، نەخۆشمان ئامادەیەکەین لە کۆتایە بۆ تەخەڕج. ئەگەر بەم طریقەیە کار نەکەین، یەک طریقەم باس کرد نەکو هەر هەمووی.
ئەمە بە خێرایی طبعا ئەگەر خۆتان سێرچی بۆ بکەن سوودەکانی چین ینی سوودی PBL من علمێکم فێر کردو لە ساڵی یەکەم و دووەم و سێمە بەڵام شوێنی تەطبیقەکەی لە ناو PBL ئەکرێت واتە بوارێکە زانستەکە پراکتیزەکە هەر بابەتێکت پراکتیک کرد ئۆتۆماتیکیان سکیڵەکەشت لەگەڵا دەستکەوتووە واتە تەطبیق ڕەبتی بە سکیڵەوە هەیە هەروەها چونکە ئەم کەسانەی کە ئەڕۆن کارەکەن بە تەنها کار ناکەن مهندسێک و ژمێریارێک و مەلایەک و خەریجێکی شەریعەکە مەلایە هەمویان پێکەوە ئەڕۆن کارەکەن چونکە بۆ چونکە زانکۆ مرۆڤێک بەرهەم نایەنێ بۆ سەحرا هەر ڕاتە ناو دایرەیەک و لەگەڵ خەڵکا کارەکە هیوا هەیە خەریجێکی متمەکن على سەز لە بۆرەکەی خۆیان بەڵام لە ڕێی کۆمەڵایەتیەوە هیچ ناتوانێت بکە خۆی ناگونجێنێ و تووشی پێکدادانە بێ من لەم ڕۆژانەیە بەداخەوە خەریجێکی برادەرمە کە خەریجی سەیدەلەیە چوە بۆ مەندوب تەحملی ئیشەکەی نەکردووە ئێستا بەیان وتی دوێنە چوومە بۆ کرێکاری ئیشێکی 12 ڕقەی جێڵاوە بڕە بۆ کرێکاری بە 30,000 دینار بۆ لەبەرەوەی لە ناو زانکۆیە ڕاست بۆ فێری سەیدەلانی کرا بەڵام فێری کاری پێکەوەی نەکراوە تاوەکو خۆی بگونجێنێ ئەمانە هیچیان لە علمەکە کەمتر نییە لە ڕاستیە بۆیە ئەم شێوازی فێربوونە ئەو توانە کارامەیە کۆمەڵایەتیەت ئەداتێ لەگەڵیا یعنی بەیەکەوەیە بەدەم ڕێگاکەوە کە توانی کارەکە بکەیت هەروەها بۆوارت پێبەخشێت توانەکانی پەیوەندگیریت بەهێز بێت لە ڕووی قسەکردنەوە لە ڕووی راپۆرت نووسینەوە هەر شەریکێک ئێستا داوای خەریجێ بکە ئەڵێ چی کەسێک مەوێ پرزنتەرێکی باش بێ راپۆرتێکی باش بکە علمەکەی بەباشی بخاتە سەر واقع بۆم نەوەکو شادەکەم پیشان بدا دەرەجەکانی تایە چەندە و ئەوەی کە زەمینە بڕخسێنێ لە ڕێگەی PBL-ەوەیە بەڕێزان هەروەها چیمان پێبەخشێت کاتێک خوێندکارەکانمان ئەڕۆن لە دەرەوە کارەکانەکەن و دیێن پرزنتیشنمان لە ناو زانکۆوە بۆکەن بابەتی نوێی ریسێرچمان ئاشنا ئەکەن نەوەکو ئێمە بڵێن ئەرە لەسەر چی توێژینەوە بکەین واتە ئەوان ئەبنە چاوساغی دۆزینەوەی کێشەکان ئێمەش بە ڕێگایەکی تر توێژینیان لەسەرەکەین واتە جارێکی تر ئەوان لێنزن دووربینن بۆ ئێمە کە ئێمە کۆمەڵگای پێ ببینین هەروەها سروشتی ئەم بابەتە خۆی لە خۆیان چێژبەخشە ترس لە دەرنەچوونی تیان نییە تەنها بڕۆ کارەکان بکە و شوێن دەست و پەنجە دیارە و دەیتەوە و تاو وەیە بابەتێکە کە ترست لە هەڵسەنگاندنی نووسینەکی ڕتن ئیگزام امتحانی تەحریری نییە سوودەکانی بۆ ستافی ئەکادیمی چیە وەکو باسمان کرد ئێمە پێویستیمان بەوەیە ئەم وعدمان داوە فێری ئەوەت ئەەکەین بەڕێزان لە ناو زانکۆ ناوتەین فێری هەموو شتێکی بکەین PBL بۆیە دانراوە ئەڵێن BA زانکۆ BA-یەکی کامل نییە بەشێکی لە دەرەوەیە منی مامۆستا تا ڕادەیەک لەگەڵی ئەڕۆم ئەبێ بیخەمە بەردەستی خەڵکی تر لەوێ پراکتیک بکە واتە تەواوکەری منن ئەم میتۆدا هەروەها گرنگی لەوایە کە بۆ سمعی دامەزراوەکان کە گرنگن ئەتوانن شوێن دەستیان دیارکەن هەر ئەوە نەبێ شادەی وەرەقیان پێشکەشکەین بەڵکو زانکۆکان دواتر ئەڵێن ئێمە چارەسەری ئەوەمان نەکرد سمعە ئەگەڕێنیتەوە بۆ دامەزراوەکان بەڕاستی ئێستاکە سەریح بم حکومت زۆر سیقە بە زانکۆ ناوەندەکان ناکە کە توانای ئەویانە هەیە و ناوەندەکانیش گلەی لەوە ئەکەن ئەڵێن حکومت دەریفتمان بۆ ناڕەخسێنێ بەڕای من هۆکارەکە ئەوەیە ئەم شێوازی فێربوونە نەکراوەتە مەرجێک لە ناو پرۆسەی فێربوونەدا بندرێک ئەمە مەرجە لە وڵاتانی ئەوروپا ڕاستیە هەروەها گرنگی بۆ چیە وتمان بۆ حکومت هەیە و بۆ بوارە جیاجەکان هەیە و گرنگی بۆ پێداویستەکانی کۆمپانیا و دامەزراوەکان هەیە هەروەها لە ڕووی پرۆفشناڵەتیەوە و دەرفەتێکی باش ئەڕەخسێنێ ئەو کەسانەی کە بتوانن بە ئاسانتر هەلی کاریان دەستکەوێ و بەڵام وتمان ئەی سوودی بۆ حکومت چییە بابەتەکە وتمان پێکەوەییە و لە هەمان کاتە کۆستی چارەسەری کێشە بۆ حکومت کەمەکاتەوە لەبەرەوەی زانکۆ هەیە و خوێنکاری گەنجەیە نەمەعاشێوێ مامۆساژ مەعاشت پێداوە پێکەوە کارەکەت بۆکەن هیچ کۆستێکی نییە هیچ تێچوێکی نییە کاتێ زانکۆ بۆت ئەنجامەدە تەنها ڕێگاکەیە هەندێک زانکۆکان بنزینیشیان هەیە تێیکەن وارووا پاسیشیان هەیە واتە هیچی تیان نامێنێتەوە ڕاستیە گرنگەکەی لەوەیە کە زۆر گرنگە بۆ سیاساتی گشتی و هەروەها لە نامەوێت کاتەکانتان کاتی زیاتری بەڕێستان بگرم سڕی ئەم بابەتە ئەوەیە کە زۆر ضرورە جێبەجێ بکرێ بەڕاستی عیبەیەکی گەورەشە کە ئێمە جێبەجێ ناکەین کە لە کاتێکا پشتی زۆر پێ ئەبەسترێ بەڵام پێداویستیەکانی هەندێک پێداویستی هەن پێویستی بە زەمینە سازی هەیە هەر ئەم هۆکارەیە سنتەریان دروست کردووە لە زانکۆکانە بۆ سنتەر دروست کراوە بۆ ئەوەی مامۆسای پسپۆڕە جیاجیەکان پێکەوە کێشەیە کاتە بەردەستیان خۆیان توێژینەوەی لەسەرکەن خۆیان تەلەبەکان بکەن بە شاگرد
بۆ چارەسەرکردنی کێشەکان ئێمە کێشەیەکمان لەناو کولێکە مامۆسای قسمەکان بە یەکۆ ناگونجێن نەخوازەڵڵا و بێ لە علومی تەطبیقی و علومی ئینسانی و فەن و ئەمانە هەمووی تێکەڵکەی بەیەکەوە زۆر بەداخەوە دەستەکانە خۆش بێ پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر ئەحمەد عومەر بلی سواز بۆ بابەتە چێژبەخشەکەی ئێستاش پانەڵێکمان هەیە لەژێر ناونیشانی گەشەپێدانی بەردەوام کە یەکێکە لەو بابەتانەی ئەچێتە چوارچێوەی حەڤە ئامانجەکەی نەتەوە یەکگرتووەکان کە تا ساڵی 2030 دانراوە خۆشبەختانە پێشانگای نێکستێپ چۆتە نێو ئەو چوارچێوەیەوە بە ڕسمی ئێستش داوا لە بەڕێز مامۆسا ڕازان عومەرەکەین کە خۆی و میوانەکانی بانگەش بکەنە سەر ستێج بۆ ئەوەی گوێ لە سەرنج و تێبینیەکانم بکەین لەو وەرەدا.